أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. واتە فەرمان بە خەڵکی دەکەن بە چاکە لە کاتێکدا بە خۆتان جێبەجێی ناکەن و وەکو ئەوەی لە بیری دەکەن لە کاتێکدا ئاەتەکان لە بۆ خەڵک دەخوێندنەوە. عقلتان نییە قەباحەت و ناشرینی ئەو کارەتان لە بۆ ئاشکرا بکە؟ دیارە وەکو گوترایە بێدەسەڵاتترین کەس لە بۆ ئیسلاحکردنی خەڵکی ئەو کەسەیە کە ناتوانێت ئیسلاحی نەفسی خۆی بکە. کاتێک کە کەسێکیش دێتە خزمەت ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بابی ڕازی بی دەفەرمی دەمەوێت فەرمان بە چاکە بکەم و ڕێگری لە خراپە بکەم. ئەیش پێی دەفەرمی ئەگەر دەتوانی لە هەڕەشەی ئەو ئاەتە دەربچی ئەوە بیکە، ئەگەر نا فەبدە بنەفسک، یەکەم کەس لە خۆتەوە دەست پێ بکە. بەڵێ خۆشەویستان، دیارە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە ئەسڵ وایە لە خۆمانەوە دەست پێ بکەین، ئەو جا دوایە ئامۆژگاری خەڵکی بکەین. بەڵام معنای ئەوە نییە ئەگەر بێت و بە خۆمان نەمانتوانی جێبەجێ بکەین ئەوە فەرمان بە خەڵکیش نەکەین. ئەگە گوناهێک بە خۆمان کردمان ئەوە نابینێ ڕێگری لە خەڵکیش بکەین. بەڵکو وەکو سەعیدی کوڕی جوبەیر خوای لێ ڕازی بی دەفەرمی هەر کەسێک چاوەڕوانی ئەوەی بکە کەوا هیچ خەلەلێکی تێدا نەمینێ و هیچ کەم و کورتیەکی نەبی لە کردەوەکان ئەو جا فەرمان بە چاکە بکە و ڕێگری لە خراپە بکە، ئەوە هیچ کەسێک نامینێ کەوا ئەو کارە ئەنجام بدا لەبەرەوەی هیچ کەسێک نییە کەم و کورتی تێدا نەبیتن. بەڵام لەگەڵ ئەوەش ئەو کەسەی کەوا فەرمان بە چاکە دەکە ئەسڵ وایە لە خۆیەوە دەست پێ بکە، ئەگەر لە خۆیەوە دەست پێ نەکا ئەوەی تریان بکاتن ئەوە دەکەوتە بەر هەڕەشەی خوای گەورە. يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. كواتا تاورواني أوي بي كوا خواي گەورە غەزەبی لێ بگری خوا پەنامەندا. بەڵام وەکو ئیبن کەثیریش دەفەرمی ڕەحمەتی خوای لێ بی خواي گەورە گلەییان لێ ناکا لەسەر ئەوەی کەوا فەرمان بە چاکە دەکەن و بە خۆیان نایکەن، بەڵکو گلەییان لەسەر ئەوە لێ دەکا لەبەرچی بە خۆیان نایکەن. کەواتە دوو شتە با لێمان تێکەڵ نەبی. یەکەم شت ئەوەیە کەوا بە خۆمان کردەوەی چاک بکەین و واز لە خراپە بینین، ئینجا فەرمان بە خەڵکیش بکەین و هەروەها ڕێگری لە خراپەش بکەین. بەڵام کە یەکێکمان نەکرد معنای نییە ئەوەی دیکەشیان نەکەین. کەواتە ئەسڵ وایە هەردووچی بکەین، بەڵام ئەگەر یەکمان پێ نەکرا دەبی ئەوەی تریشی هەر بکەین. ئەگەر نا ئەو کەسەی کەوا فەرمان بە چاکە دەکا ڕێگری لە خراپە دەکا باشترە لەو کەسەی کەوا نەدەیکا و نەفەرمانیش پێ دەکا. کەواتە دوو مەرتەبەیە پێویستە لێمان تێک نەچی. ئەسڵ وایە بە خۆمان بیکەین، فەرمانیش پێ بکەین، بەڵام ئەگەر بە خۆشمان پێمان نەکرا هەر پێویستە فەرمان بە چاکە بکەین. و دیارە ئەسڵیش لەو ئیشەدا وایە لێ ئەو کەسەی کەوا تەماشای توش دەکاتن، ئەوانەی کە مستەمیعن، ئەوانەی کەوا تەماشای تو دەکەن، یەکەم جار تەماشای کردەوەکانت دەکەن. وەکو دەڵێ زمانی کردەوەکانت بەهێزترە لە زمانی کە قسەی پێ دەکەی. لێ ئەسڵ وایە بە تەرتیبی خۆی بڕۆین، ئەگەر نا هەر یەک لە دوام بکەین باشترە لەوەی کەوا هیچی نەکەین.